سلااوتان لێبێ بەیانیتان باش سلااوت لێبێ سۆبان سلااو لە بەشەکەر سپاس خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین بە هیوام ڕۆژێکی زۆر خۆشتان هەبێ ڕۆژێکی باشتان هەبێ لەگەڵمان بمێنەوە ئەمڕۆ لە بەیانی 24 بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو لەگەڵتان دەبین و میوانی تایبەتمان دەبێ بابەتەکەشمان بابەتەکانمان تێکەڵاوی تێدایە یا بواتە لە هەموو بوارەکان خۆی دەبینێتەوە. بەڵێ سڵاوتان لێبێت و بەیانیتان باش بە هیوایەکە لەش ساغ بن و ئەم بەیانیە لەگەڵ ئێمە کە دەستان پێکردو بەیانێکی پڕ بێت لە خێر و بەرەکەت پڕ بێت لە وزە پڕ بێت لە شادی و لە ئارامی هیوایەوەتان بۆ خوازدین کە هەموو ڕۆژەکانی ژیانتان پڕ بێت لە جوانی و لە شادی جابا پێکەوە بچینە ناو پرۆگرامەوە و لە ئەم بابەتەوە دەست پێ بکەین کە بابەتێکی هونەریە هەکەر باش. هونەرمەندی شێوەکار کامەران گارگەچی بۆ کوردستان 24 باس لە ئەزمموی هونەری خۆی دەکات و دەڵێت لە منداڵیەوە حەزم بە سروشت و هونەر بوو. نووسەر و ڕۆژنامە نووس نووری بێخاڵی نوێترین پەرتووکی بە چاپ گەیاند بە ناوی یادەوەری درەخت. توێژەر و لێکۆڵەری مێژووی بژار عوسمان دەربارەی شاری کۆیە و کەسایەتی حەمە ئاغای کۆیە چەندین بەڵگەنامە لە ئەرشیفی عوسمانیەکان دەدۆزێتەوە و لا دووتوێی پەرتووکێکدا بە چاپی دەگەێنێت. نەخۆشخانەیەکی شاری سیدنی لە ڕێگەی وەرزش و خواردنی تەندروست گۆڕینی شێوازی ژیانی ڕۆژانە دەیەوێت یارمەتی نەخۆشەکانی بدات. لە بەرزایی 1400 مەتر فیستیڤالێکی جیاواز لە ئەنتالیا بەڕێوە چوو دانیشتوانی ناوچەکە کۆچەرین و شێوازێکی جیاوازی تۆپی دەست تایبەت بە خۆیان هەیە. هەکار بابەتەکەمان هەمە ڕەگە میوانی تایبەتیشمان هەیە جگە لەوانە دەینە سەر ناوڕۆکی پرۆگرام بۆ ئەوەی کە ئیدی ئەوەی کە ناونیشان بوو خستمانە ڕوو ئێستا بینەرانمان چاوەڕێ ئەوەن کە وردە وردە ئەو ناونیشانانە ببە بە بابەتێکی تەواو پوخت و بزانن کە ئانی کە ئەمڕۆ بۆیانمان هەڵبژاردووە خۆی لە چیا بینێتەوە. باشە لە ژیانی ڕۆژانی هەر یەکێکمان سۆبان چیرۆکی جیاواز هەیە دەکرێت هەندێک چیرۆک لە هەندێکی دیکە کاریگەرتر و جوانتر و سەرنجڕاکێشتر بێت بە تایبەت ئەمە زۆر جار بۆ هونەرمەندان ڕوودەدات کاتێک تۆ توانایەک و بەهرەیەکی هونەری زۆر باشت هەیە لە هەمان کاتدا خەریکی بە شێوازێکی دیکەش خزمەت دەکەی ئەمە ینی دەبێتە دوو جۆر لە خزمەتکردن چیرۆکی ئەو هونەرمەندە شێوەکارەی کە چەندین ساڵ بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بوو دەست و قەڵەمێکی ناوازەی هەیە و شێوەکارێکی نمونەیشە. باڵێ جا ئەویش هونەرمەند کامەران حەمە ساڵح کارگەچیە و لە ڕێگەی کوردستان 24ەوە چیرۆکی ژیانی هونەری خۆی دەگەڕێتەوە بینەریەبی. لە بڕگەی چیرۆکی مندا ئەمڕۆ باز لە چیرۆکی یەکێ لە کەسایەتەکانی شاری سلێمانی دەکەین کە چەندین ساڵ بەرپرسی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بوو جگەلەوە ئەو یەکێکە لە شێوە کارە دیارەکانی شاری سلێمانی. من ناوم کامەران حەمە ساڵ عەبدوڵایە نازناومان کارگەچیە واتە باوکم وەستای ساڵح کارگەچیە ئێمەش نازناوی کارگەچیمان هەڵگرتووە. من لە ساڵی 1961 لە ناوەڕاستی مانگی هەشتا لە گەڕێکی گۆیژە لەدایک بووم. خوێنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم هەر لە سلێمانی تەواو کردووە و دوای یەکێک بووم لە عەشاوایلەکانی سلێمانی چوومەتە زانکۆی بەغا ئەندازیاری میکانیکیم تەواو کردووە. لە ساڵی 2010 لە 12/2 بوومە بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی تا 26 دەی 2022 واتە لەو فترەیە توانیمە ئەو ڕێژە سەوزایی کە لە شاری سلێمانیایە زۆرترین ڕێژی سەوزایی لە شارەکانی عێراق و کوردستانە دروست بکەین.
ئامۆسا کامرانەگەر لەو هەستە تۆ دەست پێ بکەم کە گرنگیەکی زۆر بە ژینگایە هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی من لە مناڵیەوە هەر لە یەکی ابتیداییەوە کە لە مەکتەبی ڕافعی ماڵمان نزیکی کارێزی وەستا شەریف بوو. ئێمە بە مناڵی سەیران و سەفامانەکە لە کارێزی وەستا شەریف. کارێزی وەستا شەریف یەکێک بوو لەو شوێنە سیاحێ جوانەی کە دار و درەختی زۆر تیا بوو، دار و درەختی چوالەی تیا بوو، مێوی تیا بوو، داری بەراری تیا بوو، سنەوبەریاتی تیا بوو. لەبەرەوە ئێمە بەڕاستی لەگەڵ و ژینگەیە زۆر ڕاهات بووین. بینەوە سەر زەمانی کارکردنتان لە بەڕێوەبەرایەتی باخچەکان توانیتانە لەو زەمانەیە ڕێژەی سەوزای بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بەراورد بە ساڵەکانی ڕابردووی پێشخۆ چەنە زیاد بکەیت؟ بەڵێ من لە ساڵی 2008 هەر عەرزم کردن کە هاتمە باخچەکان پێشەوە پارکی دایکمان کرد، هەردوو بلوارەکەمان کرد، چەند باخێکەمان کرد لە قەزا و ناحیەکان ئەو کاتە لە ڕێی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە. بەڕاستی کە من ئەو وینەی کە وەرمگرن ئەو داتایی وەرمگرت لە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە سا یەک بوو، یەک بۆ دوو ئەوانە بوو، زۆر کەم بوو. یعنی هەندێک باخی ژە بوو تاو نەبوو، نمونە پارکی ئازادی تاو نەکرا بوو. لەبەرەوە وامان کرد هەموو ساڵێ 50-60 باخ دروستکەین، هەموو ساڵە 200-300 زاردار بڕێنین، هەم 485 باخیش دروستکەین بە 10 پارکەوە. ئەوسا کامەرانەگەر بێنەوە سەر یەکێکی دیکە لە کارەکانی تۆ هۆشیاریە کە لە ڕێگەی تابلۆکانتەوە لە ڕێگەی کاری هونەری و پیشانی بۆ ژینگە و خۆشویستنی ژینگە و پاراستنی ژینگە. هەکاردەی لەسەر بابەتێکی وەرزشیە لەگەڵەوەشە بە شێوەی فستیڤال ئاسا ئەنجامەدرێت و تا ڕادێکیش سەیر و سەمەرە. ئەوش ئەوەیە کە لە بەرزایی 1400 متر فستیڤاڵی جیاواز لە ئەنتاڵیا بەڕێوە ئەچێت. فستیڤالەکە بەم شێوەیەکە دانیشتوانی ئەم ناوچەیە کۆچەرین شێوازێکی جیاوازی تۆپی پێی تایبەت بە خۆیان هەیە کە ئەو شێوازە لە یاری تۆپی پێی هیچ شوێنێکی تر ناچێت چونکە خۆیان نین کە بەتەنیا یاری تۆپی پێەکەن بەڵکو ئاژەڵێکیان لەگەڵە. ئەمانە یاریەکی کللتوری وەرزشیە و جیاواز لە تۆپی باوڵێن دەستی یاخود تۆپی پێی ئاسایی ئەوان یاریەکە لەسەر پشتی گوێدرێژەکانیان دەکەن. ئەو ئاژەڵی کە سۆڤان گوتی تیمەکان لە 5 کەس پێک هاتوون یاریەکە لە نێوان دوو گەڕەکی جیاواز بەڕێوە دەچێت و مختاری گەڕەکەکانیش ڕاهێنەری تیمەکەی خۆیان دەبن. ڕێکخەرانی فیستیڤالەکە ئامادەن یاریەکەیان بۆ سەرانسەری تورکیا بگوازنەوە بەڵام داوا دەکەن پاڵپشتیان بکرێت. بەرزاییەکانی کارەگەل لە پارێزگای ئەنتالیا میوانداری فێستیڤالێکی جیاواز دەکات. فێستیڤالەکە لە بەرزایی 1400 متر بەڕێوە دەچێت و ڕۆژی هەینی یەکەم ڕۆژی فێستیڤالەکە بوو. دانیشتوانی ئەم ناوچەیە کۆچەرین و شێوازێکی جیاوازی یاری تۆپی پێیان دۆزیوەتەوە کە تایبەت بە خۆیانە. جیاواز لە تۆپی پێی ئاسایی ئەوان یاریەکە لەسەر پشتی گوێ درێژەکان دەکەن. تیمەکان لە 5 کەس پێک هاتوون. یاریەکە لە نێوان دوو گەڕەکی جیاواز بەڕێوە دەچێت. مختاری گەڕەکەکان ڕاهێنەری تیمەکانی خۆیانن. دوای هەوڵێکی زۆر تیمەکەی مختاری گەڕەکی ئۆرتەکەی یاریەکەی 6 گۆڵی بەرامبەر بە 4 گۆڵ بردەوە. کەڕە جاهید نازناوی جاهید کەڕەتاشە و دۆزەرەوەی یاریەکەیە. ئەو دەڵێت هەوڵ دەدەن ببن بە نمونەیەکی باش بۆ لاوان و پەرە بە یاریەکە بدەن. دەمانەوێت ببین بە نمونەیەکی باش بۆ لاوان. ناویشمان ناوە تۆپی پێی کۆچەر. ژمارەی گوێدرێژەکانمان کەمە بۆیە تیمەکانمان لە 5 گوێدرێژ پێک هاتوون. دەتوانین ژمارەی گوێدرێژەکان زیاد بکەین. یاریەکە تایبەتە بە شارەوانی کوملوجا. ئەگەر داوا بکرێت ئامادەین بچین بۆ پارێزگاکانی دیکە و یاریەکانمان نمایش بکەین. حەلیمە کایە مختاری گەڕەکی ئۆرتەکەیە و ئەم ساڵ تیپەکەیان بوو بە پاڵەوانی 2023. ئەو دەڵێت چاویان لەوەیە ساڵی داهاتوش
هەمان سەرکەوتن بەدەست بێنن. 2019'daki kurduğumuz takımla ساڵی 2019 تیپەکەمان دروست کرد. ئەو کاتگرێوی ئەوەمان کرد بوو کە دەبینە پاڵەوان. ئەم ساڵیش بە هەمان شێوە بەردەوامین. پلەی یەکەم هەر بۆ خۆمانە و نایدەین بە کەس. دوای یاریەکە فێستیڤالەکە بە شایی و هەڵپەرچەی کوملوژە بەردەوام بوو. دواتر بە کۆنسێرتێکی گەورەی گۆرانی بێژی ناسراوی تورکیا زارا کۆتایی هات. ئەم بابەتە بابەتێکی کللتوری وەرزشی بوو زۆرێک لە وڵاتان سۆڤان بە تایبەت ئەو وڵاتانەی ئەفریقا مێژوویەکی زۆر سیر و جیاوازیان هەیە لە یاری وەرزشیەکان هەندێک یاری هەیە تەنیا لە لای ئەوان هەیە هەموو جیهان بگەڕێ ئەم یاریە نادۆزیەوە جاوەش وای کردووە کە ئەو جۆرە یاریە کولتوریانە ناوازەیەکی تایبەت بدەن بەو ناوچانە کە کولتورەکە تایبەت بە خۆیانە و هیچ وڵاتێکی تر نیەتی و تەنانەت یاسا و ڕێساکانی و یاریشەر خۆیاندانە بێگومان باشە دەچینە سەر بابەتێکی دیکە کە پزیشکێکی پسپۆر خەڵاتی ڕووناکترین مێشک بە پزیشکی کوردی دەدرێت بە ناوی ڕووناکترین مێشک دیارە خەڵاتێکی وەرگرتووە کە لە زانکۆی هاروارد ئەو مامۆستایە و کۆمەڵێکیش توێژینەوەی ئەنجام داوە دۆزینەوەی ئەنجام داوە لە بواری پزیشکیە و شێرپەنجەی مێشک کە گرنگترینیانە کۆمەترسیدارترینیشە خەڵاتەکە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا بووە بۆ ئەم ساڵی باڵێن 2023 جا دەمانەوێت زیاتر زانیاری وەربگرین لەگەڵ ئەو پزیشکە لە گفتوگۆ بین کە لە ئەمریکاوە لەگەڵمان ناخەکە باش بەڕێز دکتۆر ئارام گەڵاڵی لە ئەمریکاوە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان دەبێت دکتۆر ئارام ئەو کاتت باش لای تۆ پێم وایە بەیانینی وەکو لای ئێمە و کاتت باش زۆر خۆشحاڵن کە دکتۆرێکی کورد ئەمە شانازیە بۆ هەموو کورد بۆ هەموو تاکێکی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بە هیوام زانستی کورد زمان ئەو کەسانی کە کورد زمانن بەردەوام لە بەرەو پێشچوون بن لە هەموو وڵاتانی جیهان شوێن پەنجەیان دیار بێ پێم خۆشە باسێک لەم خەڵاتەمان بۆ بکەی و لەم لێکۆڵینەوانێک ئەنجامت داوە زۆر سپاس بۆ بەسەرەوەتان زۆر زۆر خۆشحاڵم لە چاری کامێرەکەیەوە کەس و کار و میلەتێکی خۆم ببین من لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لێرە خەریکی ناوستیم لەسەر نەخۆشی شێرپەنجە لە کاتێک بڵاو بۆتەوە بە لەشی نەخۆشەکە لاواز بووە کاتیشی زۆر کەماوە جا ئەمانەوێ دەرمانی تازە بۆ ئەو کاتی نەخۆشەکە بدۆزینەوە هەر بە بۆنەی ئەوە شۆفە خەڵاتێکی ساڵانە کە هارڤەرد بدەیتدا بەس دابیکراوە لەلایەن حکومی بۆ دەرکەوتووتری کەسی ڕۆژهەڵاتی باش و بەریقا بەس لە بابەت زانستی پزیشکیە بە خۆشحاڵیەوە بەرمگرت و خۆشحاڵ بووم باشە دکتۆر ئارام زۆر خۆشەکە نازناوی ڕووناکترین مێشک ئەدرێت بە دکتۆرێکی کورد بۆ ئێمەی هاوڵاتی زۆر هەستێکی خۆشە دەبێ بۆ خودی خۆت چەند هەستێکی خۆش بێ ئایا پێشتر کە تۆ لە ئەمریکا بووی بیرت لەوە کرد بۆ قەت تۆ خەڵاتی ڕووناکترین مێشک وەربگری پلانت بۆ دانابوو چۆن بوو ئەمە زۆر سپاسان دەکەم ئەم پیشانی کە ئێوەمانە نەیکەین خزمەتی مرۆڤایەتیە دەوێت ڕستێکی باشی میلەتەکەی خۆ کوردیش بەشێکە لە مرۆڤایەتی و هەموو میلەتەکانی کە زیاتر هەمیشە خەڵات و ناوبانگشتەکە نییە بەس کەسانی کە دیری شەکەی ماکە بۆ منیش خۆش ئەستی ئیتر لەوە بەزیاتر لەگەڵیش لێکۆڵ نەزانستەکان چەند ساڵێک داواشیان کرد کە بەشێک لە کات خۆم بەرم بۆ ئیمارەت بۆ شاری دوبەی پێش کەرتیزە بەرەو پێچ ئەو شتانەش هەمووشتی خۆش یارمەتی دەوڵەتێک بێت باشە دکتۆر ئارام پێم خۆشە ئەوە بزانین زۆر جار ئێمە لە زۆربەی بوارەکان نەتەوەی خۆمان کورد زۆر بە باش نابینین پێمان وایە بەردەوام نەتەوەکانی دیکە لە پێشی ئێمەوان بەڵام هەر ئێمەی دەبینین نمونەی جوانی وەک بەڕێزت دەبێتە ناوێکی زۆر جوان کە هەمومان دەبێت شانازی پێ بکەین ئێستا دەمێ ئەوە بپرسم
زانستی پزیشکی کوردی بەلاتەوە چۆنە؟ ئایا پزیشکی کوردیش دەتوانێت شانبەشانی ئەو پزیشکانی کە لە زۆربەی وڵاتانی جیهان هەیە خزمەت بکەوە زانستی پێبێت؟ بەڵێ بێگومان دکتۆری زۆر باشمان هەیە بەداخە وڵاتی ئێمە مێژوێکی بە مێژوێکی کورس ڕۆشتووە و ئەو وای کردووە کە ئەنێ مەجای پێویست نەرەخسات بۆ زۆر گەنج زۆری باشمان هەیە جارێ لە دایگنۆسا لە تەشخیصەکانمان لە باشەکانی دنیان بەداخەوە لە عیلاجکردنا لە تریتمەنتە تۆزێ قورسترە بێت لەبەرەوەی ئەم دەستانیە بەس لەو پایە مەگرەوان لە باشترین دکتۆرەکانی ناوەڕاستن بە تایبەتی. بەڵێ دکتۆر ئەم خەڵاتە خۆی بە چ مەرجێک ئەبەخشرێت بە پزیشکان و چەند ساڵ جارێک ئەم خەڵاتە ئەبەخشرێت و دواتر ئەو کەسێک کە خەڵاتەکەی پێ ئەبەخشرێت لەگەڵەوە چ ئیمتیازێکی دیکەی هەیە بۆ نمونە ئەتوانێت چی بکات چ لە وڵاتەکەی خۆی چ لە ئەمریکا یان ئەو وڵاتێکە لی وەریەگرێت خەڵاتەکە؟ بەڵێ ئەم کەسەی پرەگرێ ئەبێ لەکۆلیۆنەی زانستی بکات باشترین زانکۆکانی دنیا داهێنانیشی هەبوو ئەمە یەکێ لە شەرتەکانە شەرتی کێشیان ئەو نەخۆشیانی کە ئیشی لەسەرەکەی کە لە کۆلیۆنی سەرەکەی یا ئەبێ زۆر گرنگ بن بۆ ڕۆژنامە ناوەڕاست و باکووری ئەفریقا یاخود دەبێ خەڵکەکانی ئەو مەنتیقەیەکدا لەگەڵیشیا یا بە کەسنامە ئەو وڵات لە وڵاتانە ژیان بێت تر من شتەکانی من نەخۆشیە پەنجەیەکە هەر بڵاوە دنیا لەگەڵ خۆشم وڵاتی عراقیم یانە کوردستان و شارەکانم تیا بوو لە هارڤەردیش زانستی یەکەم لە ساڵی 2007. بەڵێ دکتۆر ئێمە سپاس دەکەین دکتۆر ئارام گەڵاڵی کە لەگەڵ مابوویت بێگومان هەمیشە و قسەیەمان کردووە هەندێکمان هەیە هەمیشە ئەڵێن شانازیەکەین بە کوردستانەوە هەندێک جاریش کوردستانە کە ئەبێ شانازی بکات بە کەسانی وەکو ئێوەی کە ماندوونە ناسانە کار ئەکەن بۆی کە جگەلەوەی خزمەت بە مرۆڤاتی بکەن لە پاڵ ئەوەشە خزمەت بە کورد و هەروەها کوردستانەکەن دووبارە سپاس دەکەین دکتۆر ئارام گەڵاڵی پرۆفسۆری یاریدەدەر لە شێرپەنجە لەگەڵمان بوویت لە ئەمریکاوە. زۆر سپاس دەکەم. بابەتێکی دیکە لە زانستیەوە بۆ بابەتێکی ئەدەبی زۆر جوان کە ئەمیش بابەتەکە پەیوەستە بە مێژووی کوردستان تەوەرەکەمان بڵاوکردنەوەی پەرتووکێک کە بە ناوی حەماغای کۆیە لە ئارشیفی عوسمانیەکان لەسەر ئەم بابەتە دەوەستین زانین لە ئارشیفی عوسمانیەکان چۆن باسی حەماغای کۆیە کراوە میوانێکمان لە ستۆدیۆ لەگەڵ دەبێت دکتۆر بژار عوسمان نووسەر و توێژەری مێژووی دکتۆر بژار زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ سپاسان دەکەم. دکتۆر بەخێر هاتی. زۆر سپاس. بالەوە دەست پێ بکەین هەندێک جار یان زۆر جار بینیومانەکە لەلایەن بێگانەوە مێژووی کورد شێوێنراوە بە جۆرێکی دیکە ڕاوەکراوەتەوە قسەی لەسەر کراوە یاخود نووسراوەتەوە تا چەندە گرنگە ئێمە ئەو کەسایەتیە کوردانە بناسین و جگە لەوەش بۆچی لە نێو ئەرشیفی عوسمانی بەدوای ئەوەیە گەڕاوی. سەرتا بەناوی خۆی وەرە و میرەبان بەیانی هەموو لایەکتان باش سپاس لە بۆ دەرفەتەوە لە بۆ میوانداریتان هەڵبەتە ئەوڕۆ ساڵی هادی 103 ساڵی هادی وەفاتی کۆچی دوایی کەسێکی گەورەی نێو مێژووی کووردە بە ناوی حەماغای گەورەی کۆیە بێگومان کارکردن لە نێو مێژوو ڕاستکردنەوەی مێژووی کورد کاتێکی زۆری پێویستە لەبەر ئەوەی زۆربەی کات وەکو ئەو قسەی کە دەگوترێ لە لای نەیارانمانەوە مێژووی کورد نووسراوەتەوە زۆر جار کەوانش کە نووسیانەوە لە ڕوانگەی خوانەوە سەیری بابەتەکانیان کردەوە بابەوانەی ڕاستی بابەتەکانیان وەکو خۆیان نەبینیوە وەکو خۆیان وەرنەگرتووە ئەنێ ئەوە بۆی کردووە تووشی زۆر زار تووشی ناتێگەیشتنەکی زۆر دوور و قوڵ بین یەکێک لەو شتانەی کەەوە دەکات زۆر زاران ئێمە بتوانین مێژوەکان ڕاستکەینەوە مەوزوعی ئەرشیفە ئەرشیفیش بەداخەوە ئێمە کە دەوڵەتێک نەبووینە سەر بەخۆبینی یاخود کیانێک نەبووینە وەکو پێویست هەبووە نەبووە چەند میرنشینێکمان هەبوو دواتر ئەوان ڕووخاون لەبەرەوە ناچار بوونێ پشت بە ئەرشیفی گەلان ببەستین پشت بە قسەی گەڕیدەکان ببەستین یەکێک لەوانە ئەرشیفی دەوڵەتی عوسمانیەکە با بڵێن مێژووەکی زیاد لە 500 ساڵمان لەگەڵ یەکتری هەیە لەگەڵ دەوڵەتی عوسمانی ئەوە وای کردووە کە هەمیشە مێژوەکەمان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لە زۆر شتدا بۆ
ڕاست بکرێتەوە لەبارەی کەسایەتەکان لەبارەی ژیانی کۆمەڵایەتی ژیانی ئابووری لەبارەی زەویزار لەبارەی باج و دەرامەتەکان لە هەر لێک لەوانە یەکێش لەوانە لەبارەی حەماغا زۆر باشە دکتۆر بژار بێگومان تاوە خۆم کتێبت نووسیوە دەیان سەرچاوت بینیوە خوێندوتەوە بۆ ئەوەی بتانی ئەو بابەتانەی کە نووسراوە لەسەر هەمە ئاغای کۆیە کوی بکەوە دەری بێنیت بەڵام چۆن توانیت ئەو بابەتانە دەربێنی کە ڕاست و دروستی بابەتەکانت چۆن یەکلا کردەوە بەڵام سەبار بە ڕاستی دروستی بابەتەکان چیە خۆی چێڕۆک و قسە و باز زۆر لەبارەی هەماغای گەورە کۆی دەکرێتکە وەکۆی کە کەسێکی پیاچاک بووە کەسێکی خێرۆمەند بووە کەسێکی دڵسۆز بووە لە با بڵێن وراتی کۆی لە دەشتی هەر لە کۆیە بەگشتی بە ئامۆ لە دەوروبەری هەتا ڕانێ و بیتوێن و پشدەر و ئەوانش زۆر قسە و باز دەگوترێت زۆر شت دەگوترێت لەبارەی ینی ئەگەر مەسەلە پێدا هەڵدامی بەڵام ئێمە نابێت ئەنی وەکو توێژەری مێژووی وەکو بابەتی مێژووی نابێ بچینە ناو مۆزوعی بەڵێ بەخۆت کۆی نا گوندەکەمان لە دەشتێدەنا نام خۆ هەولێریمە باویشم لە هەولێر لەدایک بۆ خۆشم هەولێرە لەدایک کۆی شەر هەولێرە کۆی شەر هەولێرە بەس ئەمە دەرم هەولێریمە بەڵێ حەما ئاغاش تەبعاً لەو منتیقەیە وەکو پێگەیەکی گەورەی هەبوو وەکو ئاغای منتیقەکەەوە کەسێکی دەستڕۆیشت و دەسەڵاتدار بووە کەسێکی دەوڵەمەند بووە هەمیشە هاوکاری خەڵکی فەقیری کرێ بە تایبەتی لە ماوەی جەنجی یەکەمی جیهانی زۆر هاوکاری خەڵکی فەقیر و لە قەوماوی کردیەکە ئەو کاتە خەڵک لە برسیتی بۆ خەڵک لەوە بۆ ئەو کاتە ئەو جاروا بۆ بە مێگەل باورێن مەڕ و ماڵاتی خۆی بەخشیوە بە خەڵکێک یاخود میێوانی هاتووە پێویستی هەبووە لەبەر نەبوونی لەلای بووە شەرمی کردەوە بڵێ ئەو کە بە ئاگا هاتەوە دووقات و سێقات لە پێویستەکە خۆی پێداوە جا لە نێو دیکۆمنتەکانیشدا زۆر شت لەبارەی هەمە ئاغاوە دەگوترێت لەبارەی بوێریەکەی وی لەبارەی کەسایەتەکەی وی لەبارەی برێن خێرەومەندیەکەی وی لەبارەی بابرێن بوێری لە شەڕ و لە ڕوبەڕووبوونەوەی دوژمنی تەنانەت کە دوو جاران ڕوبەڕووی دەوڵەتی عوسمانی بۆتەوە کە لەگەڵیاندا تووشی شەڕ و کێشە بووە ئەنەی دواتر پیاوچاچی و ئازایەتەکەی خۆی وای کردە دەوڵەتی عوسمانیشی ناچار کردەکە ڕێزی لێ بگرن و جێ لێ بگرن باشە دکتۆر بژار هیچ کەس لە بێگومان لە نەوە و نەتیجە و ئەوانەی ئەبێ مابن لە کۆیە لە ئەنجامی گەڕان لەگەڵ ئەوانە بڵین هاوکاریان کردووی ماون چێن ئەوانە خۆی هەر لێرەوە بن بە پێویست دەزانم و سوپاسی برای بەڕێزم کاک شێروان کاکە زیاد نەوەی هەمە ئاغای کۆیە بکەم کاک شێروان هەر کتێبەکەی چاپ کرد کاک شێروان کاکە زیاد تاوان کاک شێروان کوڕی کاکە زیادی کۆیە کاکە زیادش کوڕە تاقانەکەی هەمە ئاغایە کە کاکە زیاد لە شۆڕشی ئەیلول پێگەیەکی زۆر تایبەت و گەورەی هەبوو لە ناو شۆڕشە وەروە لە نێو مێژووی خەباتی پارتی دیموکراتی کوردستانیش بەڵێ کە سوکاریان زۆر هاوکار بوون بە تایبەتی کاک شێروان کە ڕاستەخۆ کۆنتاکتیم لەگەڵی هەبوو ئەنی بنەماڵەکان بەگشتی لە ئاگدارکردنەوە لە پێدانی سەرچاوە لە معلوماتەکان لە بابەتەکان بەڵێ زۆر بە خۆشحاڵیەوە بەڵام کاتێک کە من پەیوەندیم بەوان کرد من 2-3 ساڵ بۆ ئەو کتێبەم نووسی بوو ئەنی ئەرشیفاتە بەریتانیش و بەڵام بە دەرەجەیەک ئەرشیفی عوسمانی من بینی بوو کە ئەوانم هەموو ئامادەکرد و بەڵام لە کۆتاییدا بۆ یەکلاکردنەوە هەندێک بابەت لەگەڵیانە بڵێن کۆنتاکتم کرد و شتێکی دیکە لە دوای جەنابەت باسیەوەت کرد کە 3 ساڵ جەنابەت نووسی بووتەوە اینجا ئەوانت بینی هیچ جیاوازیەک هەبوو لەگەڵ ئەوەی کە ئەوان لەلایەن هەیە وەکو کەسی خۆیان لە باڵین باپیران ئەکات قسەیان هەبوو بێت لەگەڵ ئەو بەڵگەنامە و دۆکومنتانی کە تۆ پێات کرد بەڵێ لە زۆر شتدا بەرچاو ڕوونیم دەستکەوت یعنی مەسەلەن لە هەندێک بابەت قسە و باسە بوو قالەوقی لە یاخود بڵێن دەگوترێ هەبوو لەسەر هەندێک بابەتی هەماغا ناڕوونی هەبوو من لە ڕێگای ئەوانەوە توانیم دەستم بگا بە کۆمەڵێک ئەرشیفی دیکە کۆمەڵێک دیکۆمنت و کۆمەڵێک حقایقی دیکە لەبارەی هەماغای کۆیەوە لەبارەی کەسایەتی کۆیەوە هەر ئەوە وای کردکانی کارکردن لەسەر ئەم کتێبە و توێژنەوەکردن لەبارەوە دەرگای بۆ کردمەوە کە باڵێن زۆرترین کاری تر لە دواتردا بکەم یعنی یەکێک لەو شتانە هەر لە ڕێگای ئەو بنەماڵەیەوە بۆ نمونە ئەو حکومانەی کە مەلای گەورەی کۆیە لەبار کاتی کە دەگوترێ مەلای گەورە قازی بووە لە کۆیە و لە باتی بە زمانی عوسمانی و زمانی تورکی فەرمان دەربکە و حکم دەربکە بە زمانی کوردی حکمی داوە فەرمان دەرکرەوە من دیکۆمنتەکانم هەموو لە ڕێگای مامۆستا شێروانەوە دکتۆر بژار ئەوەی زۆر بەلای تۆ سەرنجڕاکێش بووە کە لەم کتێبە یاداشتت کردووە لە سەرچاوە عوسمانیەکان دەستی کردووە چ چیرۆکێکی سەرنجڕاکێشی تایبەت بە هەماغای کۆیە وەڵاهی چەند چیرۆکێک هەیە بەڵام یەکێک لەو شتانە ئەوەیە کە هەماغا لە ناو
ئەو کاتێک کە دەگیرە 15 ساڵ حکم دەکرێت لە لای دەوڵەت عوسمانی 15 ساڵ حکومە بەڵام کار و کردەوە و کەسایەتی حەماغا لە ناو سجنیش وای کردووە کە هەم حکومەکەی کەم بتەوە لەنا کە گیراوە ینی لەگەر جیرانیشی ئەم وای کردەوە حکومەکەی ینی لە هەمان کاتدا لە ناو سزنیش وەکو با بڵێن مامۆستا مەسعود محەممەد دەڵێت لۆقنتەیەک کردێتەوە ینی با بڵێن چەشخانەیەکی بچوشی دروست کردووە کاتە سیستەمی عوسمانی وا بۆ ئاغا و دەرەبە گوشتەکان توانیویانە مەسەڵەن عن کەسانێکیش ببن کە خزمەت خۆیانیان پێ بکەن لە ناو سزنیش ئەو لەوێندەریش لە ناو سجن چێشخانەیەش کردوێتەوە نەک هەر نانی خۆی نەک هەر نانی ئەوانەیە کە لەگەر سزن نانی پۆلیس و بەڕێوەبەر و هەموو سزنەکەشی داوە یعنی لە کاتەکە بە خۆشی ژیرا ئەوە زۆر لەلام یان لە ناو دیکۆمنتەکانشا زۆر لەلام جێگەی سەرنج بوو و یەکێک بوو لەو دیکۆمنتانەی کە زۆر باسی ئەدای جوانی حەماغای کۆیە دەکرد. باشە سەبارەت بە هەر ئەرشیفی کورد و مێژووی کورد لە سەردەمی عوسمانەکان و بەریتانیەکان هیچ کتێبێکی دیکەت هەیە یاخود پلانت هەیە هیچ کتێبێکی دیکەت هەیە؟ وڵات بە بەردەوامی بەڵێ من دەنووسم یعنی ڕۆژانە بە حکومیەوەی کە مامۆستامە لە زانکۆی سۆران هەرچەنێ ئاماژەتان پێنەدا لە بەشی مێژووی زانکۆی سۆران لەگەڵ تەدریسکردن لە ناو بەرنامەی ڕابردوو ئاماژەمان پێدا لە بەرنامەی ڕابردوو ڕاستەکەی گوتم لەوانەیە لە بیرتان ماوێ بەڵێ لەوێ بە حکومیەوەی کە تەدریس دەکەن باقی کاتەکانی ترمان حتمما بە توێژنەوە بە نووسین و بە تایبەتش بخۆ معنە و ستراکچەرێکە گرتوومەتە بەر ئەوێ تەنها ئیش لە ناو ئەرشیفی وڵاتان دەکەم بە تایبەت ئەرشیفی بەریتانی و ئەرشیفی بەڵێ بە تایبەت لەسەر مێژووی کورد و تا ئێستا 17 کتێبم نووسیوە 15 کتێبمە بەو کتێبم چاپ بووە ئەوکانی تریشمانی ئین دە پرۆسس ئینشاءالله ئەوانشەوە دەبن لە دواتردا چاپ دەبن و بەرهەمی تریشمان لە ڕێگای ئینشاءالله ئینشاءالله ئەم کتێبە تازە چاپت کردووە؟ بەڵێ هەمووی 4 ڕۆژەکە گەیشتۆتە دەست مە لە چیرۆکی جیاواز خۆی دەبینێتەوە یان هاوشێوەی ڕۆمانێکە چۆنە بابەتە؟ خۆی مامۆستا مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کۆیە کە خۆتان نەزان نووسەر و بیرمەندی گەورەی کورد مامۆستا مەسعود کتێبێکی هەیە لەبارەی حەماغای گەورەی کۆیە 140 لاپەڕەیەکە بە ناوی حەماغای گەورە من سەرەتا ئەو کتێبم خوێندەوە و حقیقەتە چی شەیە من ڕاستی ئاشنای ناوی حەماغای کۆیە بووم نزیکی زیاتر لە 10 ساڵ بەر لە ئێستا ئەو کاتە یەکەم زارباونم برازایەکم لە دایک بوو داکم هەر پێدەگوت حەماغا من ناوەشکەوە ینی لە بیرمە ئەو ناوی هێنەر بوو هەر دەیگو حەماغا و هەر دەیگوت پیاو دەبی و گەورە دەبی و ئەوها تەکبیرکەری هەموو قەومەکەمان دەبی و هەر دەیگۆ حەماغا وێلیاتم هەمە حەماغا بانگمان دەکرد هەتا خزمەکانیشمان کەس بە ناوی خۆی بانج نەکرد خۆی حەماغا چییە ئەزە گوتیان پیاو چاکەکە وایە ئەوە هێشتا لە قۆناغێ من ینی نەگەیشتمە ئاستی ماستەر دکتۆرە لەلام بووە پرسیار وڵات دواتر کە ڕۆیشتن بەو شتانە و ئەو کاتە ماسترم دەخوێن لە تورکیانێ کەتمەوە برەی غەریبی هەستم کرد خوا داکم ناوەشی دەینا هەموو زارە چییە بوو یان لە نەتیجەی گەڕان بڵێ ئەوەم بینیەوە لەبارەی حەماغا ئەوجا دواتر سێرچی دیکەم کرد سەیرم کرد مەسەڵەن کاپتن های لەو کتێبەی توێرسن کوردستان زۆر باز دەکا مامۆستا مەسعود محەممەد بە تەفاسیل چیرۆکی دوور و درێژ لەبارەی حەماغاوە دەڵێ بەڵام چیرۆکەکانی وی با بڵێن خوێندنەوەکی قوڵ و فەلسەفیانە و دوورە بەڵام وەکو توێژەرێک کە بتوێت توێژنەوە بکەیت دەبێت دووربی لە هەموو هەست و سۆز و عەتف و یاخود بڵێن هەموو پێدا هەڵگوتنەک و داشۆرینەک و پێدا هەڵگوتنێک ئەگەر ئەوها بڵێن لەوە بیرۆکەی ئەوم بۆ دروست بوو کە لەسەر حەماغای کۆیە لە ئەرشیفی عوسمانی دکتۆر بژار ئێمە بۆ نمونە کتێبەکە ئەخوێنینەوە ئێمە ئەبیستین لە دێکۆمنتەکانە کە لە فیلمێکی دێکۆمنتاری بێت جۆمان لێ ئەبێت کە مێژووی کورد چۆن بووەوە بەڵام کەسێکی وەکو ئێوە مێژوونووس و مامۆستای زانکۆن زیاتر کنە و پشکنین ئەکەن هەڵبەت ئێوە جیاوازەکان زۆر زیاتر و زەقتر ئەبینن ئەمێ بزەم لەناو ئەرشیفی بەریتانیەکان و فەڕەنسیەکان جیاوازی هەیە لە باسکردنی کورد چۆن چۆنیە لە یەکچوونەکانیان چی جیاوازەکانیان چییە؟ بەڵێ خۆی سیر بکەن ئەگەر سیر بکەن مەوزوعی ئەرشیف دائیم لە چیەوە دروست دەبێت لە قسەی گەڕیدەکانەوە گەڕیدەکان چۆن هاتوونەتە کوردستان ئەوانەی مەسەلەن 200 ساڵ پێش ئێستا هاتووە مەسەلەن جیمز ڕیچ یان چەندین گەڕیدەی دەکەێت هەتا سەردەمانی شۆڕشی ئەیلول کەسانێکە بۆ لە ژێرناوی فێربوونی زمانی کوردی کەسانێکە بووە لە بۆ تەنها دیداری سەرکردایەتی کورد هاتوونەتە کوردستان عنی لە ژێر ناو ئامانجی جیاواز دواتر یاداشتەکانیان نووسیوە ئەوە یەک دوو ماوەی حکومڕانی بەریتانیا لە عێراق و لە کوردستان مەسەلەن
ئەو فترەی ئینتدابی عراقی لەبارەی کوردستانەوە دەیان راپۆرتەیە لە پێشتردا لە حەدەسەکاندا دەیان راپۆرتەیە حتمما جیاوازەکان لە چیدا بەدی دەکەی زۆر جاران لەوانەیە ئەوانش ئامانجەکیان هەبوو بێ ئامانجەکیان هەبوو بێ و ئامانجیان پێکاریان پێگرت نەکابێ ئەکۆردینگلی ینی حەسب ئەو ئامانجە ئەوان با بڵێن راپۆرتەکانی خۆیانیان داوە لەبارەی هەر بابەتێک لەوانەیە کەسانێکە ئێستا من و تۆ کە ناوی بینین زۆر بە کەسی زۆر گەوریان بزان بەڵام لەوانەیە لە ژێرەوە بە جۆرە کۆنتاکتی هەبوو بێ کە بە زەرری قەزەی کوردیش کابێتەوە قەزەی کوردی لەو کاتە لە سیەکان لە بیستەکان مەبەستم بەڵام لەوانەیە ئەو ڕۆکە ناوی بێ بە لوبی سەقافە و کوردایەتی جان نەک ئەمە لە کەسایەتەکان لە حەدەسەکان لە بزاف و ڕێکخراوەکان لە جوڵانەوەکان تەنانەت لە پیاوزەریف و بابرێن حتا لە گەورەکانیش لە سەرۆک عشیرەتەکانیشدا ئەو حالەتانە هەبوونە ینی هەتا ئەگەر سیر بکەیت لە بەریتانیا لە راپۆرتێکی هەیە لە ساڵی 1990 بە ناوی پرسناڵیتیز ئین کوردستان تەمەند ئەو کاتێک کە وەصفی کوردەکە هاتی یەک بێ هەتا لەنا ئەوانە باسی هەمە ئاغاش دەکە باسی یەک بێکی ئاغا و شێخ و کەسە گەورەکانی کوردەکە یەک لەوانە باسی شێخ ئەحمەدی بارزان دەکە کە تازە لە سەرەتای دەرکەوتنیتی یعنی یەک بێک باز دەکات دەڵێ ئەوە دۆستی ئێمە بوو ئەوە دژمنی ئێمە بوو ئەوە لە فلانە شوێن شەڕی کردن ئەوە لە فلانە شوێن هاوکاری کردن جا ئەوەی لە ڕوانگەی خۆشەوە ئەوەی هاوکاری کردی دۆستی بوو بێ ئەو پیاوی چاکە ئەوەی وەژنەوە ئەڵێن مێژوو ڕەحم بە کەس ناکات لە هەر کوێکی مێژوو شتێ بکەی ناوت تۆمارێکمان دەمێنێتەوە دکتۆر بژار زۆر زۆر سپاس بۆ تۆ ئەگەر مامۆستای زانکۆی بیوە نووسەر و خوێنەریش بی بێگومان هەر کاتێکە قسە دەکەت جملەکان خۆیان ڕێز دەبنەوە کۆی کە دکتۆر بژار زۆر بە جوانی قسە دەکات زۆر زۆر سپاس بۆ تۆ دکتۆر بەڕێزم زۆر سپاس دێنە سەر بابەتێکی دیکە هەکار لە بابەتێکی ئەدەبی و مێژوویەوە دێنە سەر بابەتێک کە پەیوەستە بە تەندروستیەوە بەڵام بە شێوازێکی جیاواز یەکێک لە نەخۆشخانەکانی سیدنی لە ئوسترالیا پرۆگرامێکی نوێ و تایبەتی بۆ نەخۆشە بە ساڵاتچۆکان ئامادە کردو ئامانج لە پرۆگرامەکە بەهێزکردنی توانای بەرگری کەسە بە ساڵاتچۆکانە بۆی چی بکەن؟ ئامانج خزمەتکردنی کەسە بە ساڵاتچۆکانە تاوەکو لە نەخۆشیەکان ڕزگاریان ببێت ئەمیش لە ڕێگەی وەرزش و خواردنی تەندروست وەرگرتنی چارەسەری پێویست بزانین ئەوان چ ڕێو شوێنێکیان گرتوێتە بەر لەڤێر ئالیکاریا کەسن bi temen têkirin da kêm derbasî nexweşxaneyan bibin. Ew jî birêya programekî nû li yek ji nexweşxaneyên Sydney. Arman ji vî programî bihêzkirina kesên bi temene û kêmkirina ketina wan e dema ku dimeşin. من هاش خو نبو دما دمشیم و مخابن از کتنک خراب کتم من باوری نبو کو از اجاره کردن بمشم از گلک لاواز بمو با آوه که خراب دمشیم لوه هولا ورزشی آلیکاریا من کرد کو از جاره کردن بمشم Ev navend li nexweşxaneya Concord li Sydney hatiye vekirin. Tîmin programê jî ji pisporên xwarinê, pisporên çareseriya siruştî û pizîşkên kesên bi temen pêk tê. Ew kes rahênanên taybet jî kirine ji bo alîkariya nexweşên xwe bikin. اگر ام رێبازە هەولدان ji بۆ rêgirtina derbasbûna nexweşxaneyan bigirin ber bi riya başkirina tenduristiyê û rahênanan ew xelk dikarin di jiyana xwe de li malê berdewam bin. Lêkolîna ku bû sedema afirandina vî programî destnîşan dike ku plansaziyeke werzişî û xwarinê ya 12 mehan rêjeya derbasbûna kesên bi temen ji bo nexweşxaneyan 84 kêm dike. Çaverê jî tê kirin ku mîna van navendên taybet li New South Wales jî wernevekirin. ئەم بابەتەشمان هەر بابەتێکی ئەدەبی دەبێت لە سەرم بابەتەش دەوەستین دۆستێکی عزیز مامۆستایەکی قەدرگران میوانمان دەبێت تایبەت بە بڵاوکردنەوە و چاپکردنی دوایین کتێبی بە ناوی کتێبی یادەوەری درەخت میوانیشمان مامۆستا نووری بێخاڵی دەبێت هەم ڕۆژنامە نووسە هەم نووسەرە هەم ئاوڕێکی عزیزە هەم هاوکارمان بووە زۆر زۆر خۆشحاڵم بە دیدارت گەیشتم بە تایبەت لە بەرنامە کە بێکەوە قسە زۆر سپاس بەیانتان باش سپاس هەکاری خۆ هەر باش من سپاس بۆ برادرانی کوردستان 24 هاوکارانی مەرەمە سپاس بۆ تۆ پیرۆزە لە دایکبوونی
ئەتوانین بڵین دوایین کتێبت بەڵام لە ئەزمموی لە ئەزمموی شعریە ئەمەیان چوارەمە جگە لەو 20 کتێبێتری کە نووسیوەتی لەمەیە ئەمە ئەزمموی چوارەمە سێ ئەزمموی دیکە هەیە پێش هەموو شتێک باسێکم بۆ بکە چ جیاوازێکی هەیە لەگەڵ ئەو سێ کتێبەی تر کە کتێبی هوەری باڵێن کتێبی شعری وڵات جیاوازی ئەو کتێبە هەم لە ناوەڕۆک هەم لە فۆڕم هەم لە دەسەڵاشکان بەسەر زمانی دووبارە نووسین هەم لە وێنەی شعری هەم لەو تێمانی کە لە ناو دەقەکەدان بۆ هیوای کە دوازار دەکەوێتە بەردەمی خوێنەروانەی کە بە تایبەتی لە بۆی ڕخنە ئەدەبی داژەکەنەوەی ئەوان قسەی خوان لەسەر بەڵام سەدا جیاوازە لە هەر سێ ئەزمونونەکەی ترمەوە پێم وایە زۆر باشتر هەنگاوم نایە لەوەی کە کۆمەڵێک شەوتیان پەڕاندووە و ئیشکردنیش تێدا ئیشکردنێکی محوەریە لە کۆی تێکستەکان تاکوتەرای لێ دەربچێ دەنا هەر هەمویان بە ئاراستەی ئەو بێئومێدی و ئەو ڕژبینەیە کە لە لای مرۆڤ ئێستا هەیە بەهۆی هەموو ئەو فشارە سیاسی و کۆمەڵایەتی و دەرونیانەی کە لە سەری داهان لەوەی کە زۆرێک لە زۆرەکان ژیانی لەبەر چاو ڕەش بووە تر بەڵام لە ئاستی نووسیندا گوتمە لە ئاستی زماندا بەڕاستی زۆر جیاوازترەوە بە شایە دیوانێک کە بینیویشانەوە قسە لەسەر زۆر باشە مامۆستا نووری تاوەکو ئێستا ئەم کتێبە ڕەنگە زۆرێکمان نەماخوێن بێت بۆ پێیەوەی کە تازە کتێبەکە چاپ کردو بەڵاو کردێتەوە دەمێک نییە ناوڕۆکی کتێبەکە باس لە چی دەکات ناوڕۆکی کتێبەکە ئایا خۆی لە چیرۆک و ڕۆمان دەبینێتەوە خۆی لە کۆکردنەوەی هەندێک بابەت و لێ کۆڵینەوە دەبینێت بەگشتی وەسفێکی کتێبەکەمان بۆ بکەیت ڕاستێکی وەکو سۆبان خانیش گوتی ئەوە ئەزمموی شعریە ئەزمموی شعری کۆکراوەیە ئەوە کۆمەڵێک داخن لە 61 داخ پێک هاتووە بەدەوەی بڵێن بەڕاستی من دەمەوێت سپاسی ناوەندی ڕۆشنبیری مەموزین بکەم کە بە سپاسەوە ئەرچی تێچوو خەرجی چاپکردنی کتێبەکەیان گرتاستەوە و سپاسی هەواکارانشم کەم کە بەڕاستی لە پشتمون بۆ سەرخستنی ئەو کتێبە بە تایبەتی چوار گەنجی زۆر جوان فەرهاد سۆمانی و مامۆستا محەممەد نەبی و خات و خەڵات عالی و بوخاری وشیار ئەوە 61 دەقی لە خۆی گرتووە 61 دەق بەڕیتمی جیاواز بە دەربڕینی جیاواز بە وێنەی شعری جیاواز بە ناوەڕۆکی جیاواز بەڵام وەکو گوتم لە کۆی ئەو 61 دەقەدا ڕەنگە 50 دەق بەیەک ئاراستەدا ئیش بکەن کە ئیشکردنە لەسەر خەمی مرۆڤ باش مامۆستا نووری من سپاسی بانگێشتەکە دەکەم کە بانگێشتی شکردم بەڵام بە نەمتوانی ئامادەم بەڵام زۆرم پێخۆشەکە ئێستا لە بەردەستمە و تەنانەت لە بۆی سۆڤان زانیاری هەیە بانگەشت کراوە نا هەر بەگشتی بابەتەکانی مامۆستا نووری بابەتێکی تایبەتن کە هەر جارێک کتێبێک لەلایەن ئەوە لەدایکە بێت هەر چۆنەڵێ زۆر گوناحە تۆ چاوێکی پیانەخشێنی بەڵام شتێکی دیکەم هەست بکرد لە گرتنە دەستی زۆر خۆشە ینی هەندێک کتێبێ زۆر قورسەی زعاجی بەڵام مە دەستگرتنەکەی زۆر خۆشە لە دنیایەک کە پڕە لە هیچ و لە پڕ پوچە ئەمە چی ئەڵێت چونکە باس لە ئومێ دەکەیت ڕێک من پێچوانەکەی باس لەو ڕژبینی یەکەم لەو سەردەمە هیچ و پوچەی ئەوەی کە بە مەفهومی ئەو بیرمەندە فەڕەنسی کتێبێکی چاپ کردووە بە ناوی سەردەمی هیچ و پۆچی تۆ لە سای سیستەمێکی یونیڤەرساڵی ئەوەی کە پێ دەگوترێت جیهانگەرە تا سەر دەژی کە بداخەوە کونج و کەلەبەری جیهان و کۆمەڵگەی مرۆڤایەتی سەرگەردان ئاوارە دەربەدەر برسی تین و تووشی شەڕ و شۆڕ و نەهامەتی کردووە تووشی پەتای کردووە سیستەمێک وەکو تەونێکی جاڵجاڵەوەکەی وەک بەڵێ لە هەموو شوێنەکان یەکتر تەواو دەکەن و سنترالێکی ئەو سنترالە دەیەوێ مرۆڤ تا ئەو پەڕی بێ ئومێد بێت تا ئەو پەڕی ڕژبین بێ کەم تا زۆریش بەڕاستی ئێستا نەک لەلای هەر لە ژینگەی جوگرافی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەنگە لە زۆربەی دنیاشدا ئێستا ئەو جۆرە لە بێ ئومێدی بەڕاستی مرۆڤی داگیر کردووە و مرۆڤی کۆت کردووە و ئەگەر ژیانیشی لەبەر چاو بێزراو نەکرد بێ بەڵام دەبوونی خۆی زۆرێک لە زۆرەکان بێزارە کە پێی وایە مرۆڤ بۆ ئەو دروست نەکراوە بەردەوام لەگەڵ نەهامەتیدا بڕوە کەمترین بوارەکانی خۆشگوزەرانی کەمترین بوارەکانی خۆشبەختی ئەوانەی کە ئێمە پێمان وا بوو هەر بە تایبەتی ئەو شەڕ و شەڕانێک کە دەیبینین
هیچ لەزەتێکی بۆ ژیان نەهێشتوێتەوە و ساڵانە تۆ ڕۆژانە بە میلیۆنان مرۆڤ سەرگەردان و ئاوارە و دەربەدە دەبن. ئیشکردنی من لەو کتێبەدا بەڕاستی زیاتر لەسەر ئەو هەلومەرج و بارودۆخە هیچەیە کە سیستەمی هیچ و پوچی دنیا بەڕاستی باش. مامۆستا نووری زۆر زار کە سەرنج دەدەی نووسەران شاعیران جیاوازتر ڕەنگە لە خەڵکی ئاسایی ژیان بە دیوێکی تۆزێک ببوورە ڕەشبینانەتر دەبینن. ئایا ئەم بینینە جیاوازە لە بینینی من ینی ئەم بینین بەڕەشیە لە پێناو ئەوەیە بتانەوێ ئەم ڕەشی ڕابگرن دنیا بەرەوسپی بڕواایان هەدەتانەوێت چاوی نووسەر جیاوازتر بێت لە چاوی خەڵکی ئاسایی. نامەسلێت ڕەنگە تەنها بینینەکەی بێ ئەو بینێنێکە نووسەر ئەدیب ورتر دەیبینێ بینەرێکی ئاسایی لە ناو مەشغەڵەتی ژیان و هەلەنا ئەو خەمانەی بۆ خۆی کە تێدایە تەنیا خەمەکانی خۆی ببینێەوە پێی وابێ لە ناو پنتێکە لە ناو بازنێکی زۆر گەشتر تەنها پنتەکە بەخۆی ڕەشە بەڵام نووسەر قوڵتر لە بابەتەکە دەڕوایان دێتەوە دەرەوەی بازنەکە لە دەرەوەی بازنەکە تەماشە دەکا بۆیە ڕەنگە لەو شوێنەی ڕەنگە هەر هەمووشمان هەست پێ بکەین بەڵام کەسێکی ئاسایی ڕەنگە قودرەتی یا هێزی بەسەرەوە دانەشتێ ئەو ڕەشبینیە بنووسێتەوە دیوە تاریکەکانی ئەو ناومێدیە نەبینێ زمانی جێڕانەوەی دەرەقەتەوەنێ کە بیگوازێتەوە تەنها جیاوازەکە لەوێن نووسەر وە گوتم ورتر دەبینێ لە دەروی بازنەکەەوە زمانێکی هەیە کە جارێکتر بتوانێت هەموو ئەو ڕەشبینی و هەموو ئەو وەک دەڵێن بێهودەیانەی کە هەن پیشانی دەوروبەر بداتەوە کە پێ بڵێ ئەوەیە دۆخەکە بەڵام لەبیرنەکەین ئەو ڕەنگە من ئەو بۆچوونی منە ڕەنگە بۆچوونی جیاواز هەبێ ئێمە ئەو واقع دەگوازینەوە بەڵام بەڕاستی ئیشی منی وەڵامی ئەوە دەمەوە چۆن ئەو بوێ ئومێدێت تێپەڕێت چۆن ئەو ڕەشبینێت تێپەڕێت لەبەر من سەر چاوی بەرهمێنان ئەو ڕەشبینی ئومێدە نیم سیستەمێکی سیاسی هەیە گەردوونی سیستەمێکی سیاسی ناوچەی لۆکاڵی هەیە کە سەرچاوی سەرەکی بێهودەکردن و بێزارکردنی مرۆڤ ئەو دەبێت. ئەگەر ئیزنم بیت من لە لاپەڕی 29 بەشێکی بچووک ئەخوێنمەوە بەر لەوەی مردن بگات هەموو شتێک کاتی خۆی دێت و تێش دەپەڕێت وەک چۆن منداڵێ سیس دەبێت پیریش بەسەر گۆچاندا دەچەمێتەوە بەردی هیچ خەمێک لەسەر دڵدا منێ و سوپاسگوزاری خۆت بە پڕە لە ئومێت پڕە لە هیوا چۆنەکە دەتەوێت باس لە هیوا بکەیت لە ناو دەقی شعریا وەک لەوەی کە وەکو ڕۆمانە بینوسیتەوە وەکو هەر کتێبێکی دیکە کە بابەتێکی تایە و باسی خەم ئەکات یاخود باسی ئومێدەکات باسی بێهیواییەکات بۆ لە ناو دەقی شعریا پێ دوایە لە ناو دەقی شعریا زۆر زووتر جێگەی خۆی کاتەوە بەدڵنیای ئەوە دەزای ئەوە دەگەڕێ ئەو وێنەیە دەکرێت من بتوانم کە سێشتە نەتوانێت دەکرێت تۆ بتوانانی من نتوانم کاکار بتوانێت ئەو هیوای لای خۆی دروست بکە بەڵام دوجار دەبێت سوپاسی خۆت بکەیت ئەوە تۆی بەرگەی هەموو ئەو ڕەشبینی و نەهامەتەیان دەگەی ئەو دڵی توێ بەرگەی هەموو ئەو سەختیانە دەگرێت ئەوە هەموو ئەندامەکانی جەستەی تۆن کە بەریەکەوتنیان لەگەڵ هەموو ئەو سەختی و ناخۆشی و نەهامەتیانە هەن کە جەستەی تۆ بەرگەی دەگرێت کە ئەندامەکانی جەستەی تۆ دڵی تۆ ڕۆحی تۆ بەرگەی دەگرێت هەرەوەیتەوە دەتوانانی سوپاسی خۆت بکەیت بەڵام چەند کەس هەن بەرگەی یەگرن پرسیارە جەوهەریەکە لەوەیە واتە ڕەنگە و هیوایە بچووکێکە لەوێ بە وەکو تروسکێک باسکرایە من بم ڕەنگە تۆ بێ ڕەنگە کاکە کاربی هەر کەسێکی بی بەڵام هیوایەکی دەستە جەمعینیە لە کاتێکدا ڕەشبینیەکە دەستە جەمعیە بێهودەیەکە دەستە جەمعیە کۆی کۆمەڵگا بێزارە کە دەڵم کۆی کۆمەڵگا بەڕەهایی نەتۆ بڵێ 100 بەڵام 180 کۆمەڵگەی مرۆڤایەت ئێستا بەدەست شەڕ و شۆڕ و ئاژا و نیگەرانی و برسێتی و ئاوە دەربەدەری و پەتاو نەخۆشی و سەر هەڵگرتن و هەموو ئەو شتانە نیگەرانە تۆ تەماشەی هەتا وڵاتانی ئەوروپاشکە ئەوانیش بەدەست شتی تێ گیرۆدەن بۆیە ڕۆژانت تۆ هەواڵی دەیان خۆکوژی دەبینی ینی ڕەنگە لە ئێمە کەمتر ئەو خۆکوژیە هەبێ بەڵام لە بەرامبەریش لە تۆ پێتوایە جیهانێکی زۆر خۆشبەختە ئەی باشە ئەو خۆشببختی بۆ وا دەکات لەو کۆمەلگانەش پڕ لە خۆکوژی کەوابێت ئەو ناومێدیە دەستە جەمعیە بەڵام بەرگەگرتنی ئەو ناومێدیە تاکتاکە ئەگەر جۆرێکیش بێ لە فێڵ لە خۆکردن
بۆی بەردەوام بێ هەر ئەوەی کاگنووری پێشەوەی هەکار پرسیارکات ئەگەر بڵێن ئاواتێک بۆ جیهان بخوازە تۆکو نووسەرێک کە شتێکی وا دەنووسی چه ئاواتێ بۆ ئەم گۆ خاکی ئەخوازی کە ئێمەی تاژی وڵی بەس بەها بۆ مرۆڤ بگەڕێتەوە و ئاشتی هەبی هیچ مامۆستا نووری نەماوە بەها بۆ مرۆڤ نەماوە و ئاشتیش من وتارێکی دوور درێژ شیکاری لەو ماوەی پێشتر لە سایتی کۆد ڕاوم بڵاو بووە قسە لەسەرەوەی دەکەن کە چۆن ئێستا بە ناوی ئاشتی و بە ناوی بەرقەرارکردنی ئاشتی جەنگ دەکرێتە بیان و هەموو ئەو جنگانە لە پێناو هەموو جنگانە نمێژبیا کراون لە پێناو جارێشتر بەرقەرارکردنی ئاشتی کراون بەداخەوە کە ئاشتی ڕاستەقینە تا ئێستا وجودی نییە و تا دێش لە بوون و بەهای مرۆڤ کەم دەکرێتەوە. مامۆستا نووری تۆ بۆ کوێ دەنووسی هەر شاعیرە و مەسەلەن ڕەنگە ئاراستەکی دیاریکراوی هەبێ کە دەنووسێ هەشت بە تێکەڵی دەنووسێ یانێ هەیە دەوێ مامۆستایەکی ئاینی دوو خۆشەویست نیشتیمان پەروەرێک دایک هەموو لە کتێبێکی شعری شوێنی ببێتەوە لەم یادەوەری درەخت تۆ بۆ کوێ دنووسیوە دیاری کراوە یان بەگشتی ئەو کاتانەی کە ویستوتە بنووسی ئەو کاتە حکمی کردووە. وەڵام من لە پێشەچیەک لەو کتێبانش کە ساڵی 2002 چا بۆ باسیام کردووە نووسین لای من زۆرێکە لە سەرچی بەرگریکردن زۆرێکە لە شەڕی ڕوبەڕووبوونەوە بۆمانەوە من بۆ خۆم دەنووسم و خۆم دەنووسمەوە ڕەنگە لە ناویشیدا خەڵکێکە بێ خۆی بمێنێتەوە ڕەنگە تۆ تێکستێک دەخوێنیەوە متارێک لەوێ دەخوێنیەوە چیرۆک دەخوێنیەوە لە شوێنێکدا خۆت بدۆزیەوە بەڵام بە شێوەیەکی گشتی چونکە من واعیز نیم وەقەتیش نامەوێ واعیز بم و نامەوێ بانخواز بم من خۆم دەنووسمەوە کە ڕەنگە بەشێک لە چیرۆکەکانی من چیرۆکی هەمووانیش بن بەڵام هەر یەکە لە گۆشێکی ئەو چیرۆکەیەدا خۆی دەبینیتەوە گرنگ من پێم وایە پەیامێک لە ئەستۆی نووسەرە کە پەیامێکی مرۆی گەورەیە دەبێ بیگەێنێەوە بەرپرسیارەتە لە ئاستیدا و لەکوێدا کە ئەگەر گەشی لە ناو ژیاندا هەیە ئەوە هەیە بەڵام لەکوێدا کونجە تاریکەکان هەند تۆ دەبێت ڕۆشناییان بخەیتە سەر بۆەوەی بەرچاوی کۆمەلگای خۆش ڕۆم بێ زۆر چاکە دڵنیامەوەی کە من ئێستا هەستی پێکەم و ئەیڵێم هەکاریش هەستی پێکات کات لەگەڵ تۆ زۆر بە خێرایی ڕات هاکار لای تۆ شوا بوو بێگومان نەک تەنیا لە بەرنامە لە دانیشتن لەگەڵ بەس مامۆستا وەکو دوا پرسیار و ئەمەوێت بڕێک بە کورتیش وەڵامە بیتەوە وێنەکەی ئێرە درەختێکە و ڕێگەکەی زۆر چۆتە خوارەوە جا ئەژڵەی یادەوەری درەخت لق و پۆپ ئەوە لێرە بابی بینن لق و پۆپی درەخت گەڵاو گوڵەکەی هەرچەندێ جوان بێن نامێنێ بەڵام ڕێگ ئەمێنێ مەبەستە چیە لە هەڵبژاردی ناوەکەی و دانانی ئەوە درەخت نەکە لەناو ئەدەبیاتی نووسینی شعردا تەنانەت لە ناو فەلسەفەشدا بڕۆ بە دوایدا بگەڕێ لە ناو فکردا درەخت هەتا لە ناو ئاینەکانیشدا زۆرێک لە جۆرەکان درەخت وەک سیمبولێک بەکار هاتووە هەر لە سێوەکەی ئادەم و حەوا بگرێت تا کۆتایی ئەو درەختە مێژووی لەگەڵ مرۆڤە مێژووی لەگەڵ مرۆڤە و هەموو ئەو یادەوەرانی مرۆڤی لە ناو خۆدا هەڵگرتنەوە کە بەڕێگەوە شۆڕی ناوزەوی کردێتەوە ئێمە ئەو یادەوەرانە زیندوو دەکەینەوە. نووری بێ خاڵی زۆر سپاس بۆ بم بەیانی لەگەڵ مام سەرکەوتن بۆ دەخوازم سپاس بۆ برادران. باشە دەڕۆین بەرەو کۆتایی بە دوایین بابەتمان بابەتێکی کشت و کاڵی ئاژەڵی بێ کە بە مەبەستی زیاتر لە گەشەپێدانی بۆ سامانی ماسی حکوومەت یاریمی کوردستان نزیکەی 75,000 پەنجەماسی خرانە نێو بەنداوی خەنس. جا بریکاری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەو بارەوە ڕایگەاندکە هەوڵەکانیان بۆ زیادکردنی سامانی ماسی زۆر چڕتر کردەوەتەوە لەلایەن خۆشیەوە پارێزگاری دوهۆک ڕایدەگەێنێت کە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بڕیاری داوە بەنداوی خەنس بکرێتە شوێنێکی گرنگی گەشتیاری. بریکار وزارت چاندن و جدرن آوه گل پارێزگار دوهۆکê هاتینە بەنداوا خەنسê. ئەوان گەل xwe da 75,000 têşkên masiyan înayne da ku merema geşepêdana samanê masiyan berdenet nava ava bendavê da. Ev masiyet ku ev roke me înayîn da ku penca masî da bêxîne nav bendawa xinis ji corê masiyê kar be tête berhem înan li berê beratiya giştiya tuêjînewe ji mara wan ya ku ev roke me berdaya vê bendawê 75,000 penca masî.
بنداوا خنس اتکویت سر ریبار گمال و دستپیک ورز بوری باران بارینه دست بکوگه کرنا آوه هاتیه کرن. اف بنداف اجبر هبونا گلک دورین شونواری و سروشتوی بالکش به دورکا گرینگا مجویت هیت هجمارتن. اجبر ویجی حکومت بریار دایا که ویجی هیبکت دورکا گرینگا گشتیاری. بالذات اهتمام جناب سروک حکومت هرم کردستان که مسئول بارزانی خوب خوی یعنی جناب ویل سرخط و خودش راضی وقتی دا به ورخنسی جی تکلیف کرد بو او پروژه هات یا تمام کردن و دهیم یا بو سروکاتی انجمن وزیران ما هنارتی بوند رای جناب واجی ور بگیرین پروژه که متکامل است پشت راست ان شاء الله دشته که جوان جی چه بیتن پشتی کوتتا جبه چکرن. بنداوا خنسه اتکویت سنور قضا شیخان کو اف دور یا پرش جین شنوارین گرنگ کو دیرو که بشک شوانان بو هزارهان سالانج بریا نهاوت گریتن. درجه های بنداوه 33 مترن و تشیان دای 6.7 میلیون مترن سجان آوه اپل گریتن. مسعود ارملی کردستان 24 شیخان. هاتینە کۆتایی کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانەهێنی بۆ هیواین کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت ئێمە کە لەگەڵ میوانەکان چێژمان وەرگرت بۆ هیواین کە ئێوەش بە هەماشەوە سوودتان وەرگرت بێت. سپاس بۆ ئێوە بە هیوام ڕۆژێکی خۆشتان هەبێت خاتان لەگەڵ.